زیاتر لە دوو هەفتەیە چالاکێکی بواری ژینگە لە گەرمیان دەستگیر کراوە. ئێستا گردبوونەوەیەک هەیە دشت بە دەستگیرکردنی ئەو چالاکە. کارزان تاریخ پەیامێرمان لە سلێمانیەوە زانیاری زیاتری لایە. کارزان، وردەکاری زیاتری گردبوونەوەکە داواکارەکەیان؟ بەڵێ شوان لە کاتژمێردەوە گردبوونەوەیەک لەلایەن چەند ڕۆژنامەنووس و چالاک و ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیەوە لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە. ئەوان داوا دەکەن سەرۆر قەرەداخی کە یەکێکە لە چالەکانی بواری ژینگە کە چەند هەفتەیەکە لەلایەن لەسەر سکاڵای داواکاری گشتی دەستگیر کراوە ئازاد بکرێت. ئەوان لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان یادداشتێکیان خوێندەوە و یادداشتەکاندایە پەرلەمانی کوردستان هەتاوەکو ئەوەی کە دەنگیان برز بکرێتەوە و ئەو چالاکە بە کەفارەت ئازاد بکرێت. ئەوان ئێستا لێرن من دەمەوێت قسەی خۆشیان وەرگرم لەسەر گردبوونەوەکەیان. تۆ وەک ئەندامێکی ئەم ڕێکخراوانە هاتنتان بۆ بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بە مەبەستی چی؟ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی سروشتی کوردستان و کۆمەڵ لە ئەندامان و ڕۆژنامەنووسان و چالەکانی کۆمەڵگەی مەدەنی هاتین بۆ ئەوەی کە بڵێن دەسەڵاتی دادوەری ناتوانین دادپەروەری بۆ سروش بەدی بێنێت و لە باتی دەسەڵاتی دادوەری بێت پارێزەرانی ژینگە بگرێت، بڕوات ئەو کەسانە بگرێت کە دەستدرێژیەکەنە سەر ژینگە و ڕەگەزەکانی ئەو خاک و هەوا لەناوە بن. ئێمە ئیدانی هەموو گرتنی ڕۆژنامەنووس و چالەکانێکی مەدەنیەکەینەوە کە بە ناحەق و نادەتپەروەرانە بگیرێت. ئێمە بۆ هاتوون کە دۆسیەکەی سەرۆر قەرەداخی دۆسی ناوبراو دۆسیەکەی دابخێرێت و ئازاد بکرێت لە زیندانەکە لەسەر لە زینداندایە. بەڵێ شوانەوە داواکاری ئەو چالک و ڕێکخراوانەیە کە لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان کە داوا دەکەن سەرۆر قەرەداخی ئازاد بکرێت و ئەو دۆسیەی کە لەسەرەتی دابخرێت. سپاس بۆ کارزان تاریخ پەیامێرمان لە سلێمانیەوە.